سڵاوتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە شادی، پڕ لە وزا، پڕ لە ئامانج هیوامە بۆ هەموو ئێوە، هەم بۆ ئێوەی بینەر، هەم بۆ هاکاری هاوکارم. بەیانیت باش، زۆر سپاس دەکەم بۆ هیوام کەم ئەمڕۆ بتوانن لەگەڵ ئێمە بەردەوام بن و هەر لە سەرەتای پرۆگرام و لەگەڵمان بن تا کۆتایی پرۆگرام، چونکە دوو بابەتی زۆر سەرنجڕاکێش و تایبەتمان هەیە کە ئەمڕۆ ئەوانەی هونەردۆستن و ئەوانەیش کە گرنگی بە کۆمەڵگەی کوردی دەدەن کە بەرەو داڕوخان نەڕاتووە، هەروەها بزانی لە کۆمەڵگەی کوردیا چی ڕوو ئەدات، ئەویش لە ڕووی مادە هۆشبەرەکانەوە لەگەڵمان بن. ئەم بەیانیە کۆمەڵی بەرگۆ بابەتی دیکەشمان هەیەوانی هاکار. زۆر ڕاستە، بەیانیتان باش ئازیزان، زۆر زۆر خۆشحاڵین ئەم بەیانیش لەگەڵتانین. هاوکارم سۆڤان ئاماژەی بە بەشێک لە بابەتەکانی ئەمڕۆدا ئەمانە تەوەری سەرەکی پرۆگرامی ئەمڕۆی بەیانی 24 دەبن. جگە لەمانەش هەندێک بابەتی دیکەی و هۆشیاری و بابەتی ئەدەبی و هونەری لە پرۆگرامەکەماندا هەیە. سەرەتا با ناونیشانی پرۆگرامەکە ببینین، پاشان دێین بۆ ناوەڕۆک و بۆ لای میوانەکە. لە سلەیمانی ئێوارە کۆنسەرتی گروپی فلامینگۆ بەڕێوە چوو. هونەرمەندێکی ڕۆژهەڵاتی کوردستان لە ڕێگەی تابلۆ شێوەکاریەکانیەوە مێژووی کورد و کوردستان دەنووسێتەوە. هاوڵاتیەکی سەی سادق ئەنتیکەخانەیەک لە ماڵەکەی خۆی دروست دەکات. لەگەڵ هەبوونی هەندێک قەیران لە هەرێمی کوردستان و هەندێک ئەو بابەتانی کە لە سۆشیال میدیا هەیە زیاتر وا دەکات لە ڕووی دەرونیەوە تۆزێک شڵەژان دروست بکە و دڵە ڕاوشەیە دروست بکە، بەڵام لە هەمان کاتدا هەبوونی بابەتە هونەریەکان، پێشەنگاکان، نمایشی فیلم، شانۆگەریەکان ئەمانە بەردەوامن و ئەمانە هۆکار و پاڵنرن لەوەی لە ڕووی دەرونیەوە هەر یەکێکمان کاتێک کە ئامادە دەبین یاخود بینەر دەبین ئاوێک بخۆینەوە لە ڕووی دەرونیەوە. بێگومان ئەمانە زۆر زۆر گرنگار بۆیە لە شاری سلێمانی پێشەنگای تایبەتی شێوەکاری بۆ هونەرمەند ئازاد قەزاز کرایەوە کە نزیکەی 50 تابلۆی نمایش کردبوو. بەڵێ هەروەکو هاوکارم ئاماژەی پێکرد دروستە، ئەگەر هونەر نەبێت ڕاستیەکانی ژیان دەستەنێنە بینەقاقامانەوە. بۆیە ئەم هونەرمەندە ئازاد قەزاز تاوەکو ئێستا نزیکەی 40 پێشەنگای هاوبەش و تایبەتیشی بۆ کارەکانی کردوتەوە. ئێمەش لەم ڕاپۆرتەوانیکردنیان توانێت سەردانی پێشەنگاکە بکەن لە پرۆگرامی بەیانی 24ەوە سەردانی پێشەنگاکەیان پێکەین. بابینەر بین. بە سیرکردنی تابلۆکان دەگەڕێیتەوە بۆ سروشت. مۆرکێکی جوانی کوردەواریان تێدا نەخشێنراوە، بە جۆرێکن کە چاوی بینەر ئاسوودە دەبێت و ئاوێتێ لەگەڵ زۆر بواری کوردانە. ئازاد قەزازی شێوەکار هاوشێوەی ئەم پێشانگایی لە چەندین وڵاتی دنیا کردوێتەوە، بەڵام ئەم جارە دەیەوێت لە کوردستانەوە تابلۆکانی نیشان هونەردۆستان بدات. دیمەنی کوردستانە بێ پیشانی بم بۆ خەڵک وڵاتەکەی خۆی خۆش بووە، نیشتیمانەکەی خۆی خۆش بووە، جوانترین وڵاتمان هەیە لە هەموو دنیای ئێمە. ئەبێ ڕێز لەو سروشتە جوانە بگرین بە خەڵکە جوانەکەشیەوە. اینجا ئەمەوێت خەڵک بزانێت کە کوردیش هونەری هەیە. پێشانگاکان نزیکەی 50 تابلۆی هونەری تێدا نمایش کراوە لە کارەکانی زەیتی و کاری دەستی و قەڵەم. هونەرمەندان و سەردانیکەران تێڕوانینی جیاوازیان بۆ تابلۆکان هەیە، بەڵام کۆکن لەسەر ئەوەی بەیەکەم بینین لەوە تێدەگەن کە تابلۆکان بۆ نیشاندانی سروشتی جوانی کوردستانە. پێویست ناکە هەموو هونەرمەندێکی کورد ئەمان ڕچکە بگرێ، ئەبێ ڕچکەی جیاواز بگرین. توکە یەک ڕچکە و گرت خەڵک لێو تێرە بێ، بەڵام ڕچکەی جیاواز بگری ئەتوانی لە ئەوروپا ئەمام شان بێ. ڕاستە، بەڵام شی جوانتریش هەیە، سوریالی هەیە، واقعی هەیە، ڕۆمانتی هەیە. ئەمانە کۆمەڵە قوتابخانەی جیاوازن. هەر هونەرمەندێک بۆ کاری هونەری شێوازی تایبەت بەخۆی هەیە. شێوازی کاری هونەری عەتا قەزازیش وەک لە تابلۆکانیدا دەبینرێت باسکردنە لە مێژوو سروشتی جوانی کوردستان کە هەر یەک لەم تابلۆیانە گزارشتی جۆرا و جۆر لە خۆی دەگرێ. هاوژین جەمال،
کوردستان 24 سلێمانی. هەکارم بابەتی دیکەمان لەسەر سەگی پشدەرە چونکە سەگی پشدەر یەکێکە لە ڕەسەنترین جۆرەکانی سەگی کوردی و هەروها بەناوبانگە بەوەی کە قەبارەیەکی زۆر گەورەی هەیە لەگەڵەوەش کە قەبارێکی گەورەی هەیە و لە ناو کوردستانە هەیە و زۆر بە وەفایە سەگە کە سەگێکی کوردیە. تۆزێک ترسێنەریشە سام ناکە بەهۆی ئازایەتی و ڕەسەنی ئەم جۆرە سەگا هەندێک زار نرخیان لە 6 ملیۆن دیناریش تێدەپەڕێت واتە ئەو کەسانێک کە عاشقی بەخێوکردنی ئاژەڵن بە تایبەت سەگ پارە پێ دەدەن بە تایبەت ئەگەر بزانن سەگەکە پشدەرە. سەگی پشدەر گەورەترە باڵای بەرزترە و شەویلکانی زیاترە ئەوەی هەسی بیستنی زیاترە بۆ وەفاترە سەگی پشدەر وەک سەگی دیکە نییە سەگی دیکە بڕۆ ببینە زۆری فەرقە بۆ هەیکەلی بۆ هەموو شتێکی پشدەر یەک جۆری هەیە بەڵام جۆرەکەی چی ئەوانەش زارشتی گەورەترە شەویلکانی درێژترن هەیە ئاوا باریکە هەیە ئاو نەوعەیە ئەی ئەوانەی وێن ئەوێت هەموو یەکە بەس بۆ قسەی سڵێن مەتیقی سلێمانە پێ دەڵێن هاوشار لە هەولێر هەر پشدەریە لێرە هەر پشدەریە لە ئێران هەر پشدەریە بەس لە مەتیقی سلێمانی پێ دەڵێن هاوشار هەری مەتیقی ئێرێ لەوێ تەنها هەموو یەکە. کانەوێت تەمەنیان 4 مانگە توخماتی شە بڵێن بە توخماتە توخماتی وای ئاوا دەکات توخماتی وا شەی شەڕێت توخماتی وای دەڕێە بەسەوە توخماتەوێت توخماتێکە بڵێن ڕەسەنیاتێکیان ڕەسەنیاتیان جیاوە توتکانەی لەوێن 4 مانگن. هیوا بۆ پاسەوانی ڕادەگری ئەوە بۆ بندرکە خۆی ڕایدەگری ئاوا بۆ ئازی خۆی ڕادەگری ئەوە بۆ شەڕی ڕادەگری ئەوانەیە هەلەوەی بۆ زەوقی خۆی ڕادەگری کاتێکش بڵێن بۆ وڵاتێکی دیکە بڕوە سیاری بەرز دەبێتەوە سێ ساڵان بۆ ئێرانە دەڕۆێسە بۆ ئێرانی ناڕۆ لە ئێرانە ڕادێتەوە ئێرێسە ئێستا لە ئێرانی ڕالاوانەیە و 100 ساعت بێتەوە هەر هەوە هەمان سێ دەستەوە ئەو دەستەوە بێ بڵێن لێرەکانە سەیەک پیر دەبێ زۆر پیر دەبێ بۆ ئێرانی دەبن بەس بۆ تۆوەکە دێ دەگرنەوە بۆ توخماتەکەی ساکە بۆ بە 4 دەفتەری بۆ خۆن هەن بۆ داوێنە 4 دەفتەر نەنفرۆشتووە بەسا بۆ عەزی خۆن ڕانگرتۆ ساکە نەنفرۆشتووە تۆپیوە سەگی فرۆشاوە بە دەفتەری فرۆشاوە بە زیاتری فرۆشاوە بە کەمتریش فرۆشاوە سەکە بۆ بە 3 وەرەقەش فرۆشاوە بە 5 وەرەقەی فرۆشاوە بەس ئەو ساڵ 2 سەگ فرۆشاوە یەک بە 30 وەرەقە یەک بە 35 وەرەقەی ئەو کاتەی بەس بۆ کاتێکی دیکە تا بڵێن پاییزە وەختی ئەوەی دەبێت جیا سیاری نازانین سیاری چۆنە. گورگی خنکاندو ئەوەی لە ژوورە ئێستش هەموو لە شێر برینە ئەو پشدەرە هەموو دەخنکێنی سەگی پشدەر زۆربەی دەخنکێنی بەس ئەگەر شەڕەش دەکا لەگەڵ گورکی دێکاوە لە گورگی ناترسە هیچی سەگی پشدەر زین چۆن ئێستا بڕۆمەوە بە خێویان دەکەین بیبەنە شارێکی دیکەش بچین هەر دەرناسیتەوە بە خۆەتی سەگی پشدەر هەبوو هەر بەجێشت ناڵی خوانەخواست و شتێک ببی ئاوا وەفاکەشی لە هەموو شتی دنیا گەورەترە ئێستا مەگەل لێرەکانەمەت لەگەڵ نەبی قەت ناتوانانی بێرە دڵخۆشی دەستەکی دادەیەکشی دانیە هەرەوەی تەبیعەت شەی وا کۆتی ڕادەگری وا باکی ڕادگری بەس دڵخۆشی سەگی بۆمە لە هەموو شتێک زیاترە هەموو دەبێت دەرزی لێ دەی جابڕۆ بگەڕە بە شتیە تا خواردنەیە بۆ دێنێەوە بۆ خۆت ببینە و جەمی دەر پڕ لە گۆشتە. جۆرەها سەما هەیە لە جیهانە و هەر سەمایەکیش تایبەتە بە وڵاتێک و فۆلکلۆرێکی تایبەتی خۆیانە جا سەمای فلامینگۆ یەکێکی دیکە لەو سەمانەی کە لایەنگرێکی زۆریشی هەیە لە جیهانە و هونەرێکی جوانیشە فلامینگۆ بەڵێ وایە ئێستا لە کوردستانی ژیانی هەست دەکەی چەند گروپێکی جیاواز من بینیومە لە هەولێریش کاریانە سەر کردووە وەکوی ئاماژت پێدا سەمای سامبایە تانگۆیە ئەمانە بەناوبانگن لە جیهان جا ئەوەی سۆبان دەڵێ ئەمجارە لە شاری سلێمانی
گروپێک بە ناوی فلامینگۆ ئێوارە کۆنسرتێکی هوەری تایبەت بە وەرزی پاییزیان بۆ ئارەزومەندانی سەما و هوەری فلامینگۆ ساز کرد. نمایشی خۆمان ئەم ساڵە چوارەم ساڵە فەرگی ئێمە فەرگی سولی فلەمێنکۆیە لەگەڵ تەلەبەکانی خۆمان گیتارەکان بەشدارمان کرد. ئەم ساڵێکی ئەو یەکەم جارەیە بۆ لەگەڵ تەلەبەکانی خۆمان گیتار و گۆرانی سێمایەکی خۆم ئەیکەم. ئەم گروپێک کە ئەمڕۆی بینن من و دیلێکی هاوسەرم و ئەرزوو خوشکی هەڵبەتە لە 2005ەوە ئێمە چالاکین لە دەرەوەی وڵات. دوای ئەوەی کە گەڕاینەوە بۆ ئێرە فێرگەی سولی فلەمێنکۆمان دامەزران لە ساڵی 2013 بۆ 14 15 مۆسیقی بەشدارە بێ لەم کۆنسرتە، حەمفە شاکاری جیهانیە ژنین، چواریان گۆرانیە، سیان لە گۆرانەکان ئیسپانین، یەکێکیان گۆرانی کوردیە لەسەر ستایلی فلەمێنکۆ. من بۆ ماوەی 4 مانگە هاتوومەتە ئەم فێرگەیە و ئەمە یەکەم چالاکیمە لەگەڵ ئەم گروپەیە و بەجددی هەستێکی زۆر خۆشمەیە کە لەگەڵ ئەم گروپە بتوانایە یەکەمین کۆنسرتم پێشکەشەکەم لە سولی فلامینکۆ. سەرەتا ئاماژەمان بەوەدا هەبوونی کارە هونەریەکان چ کۆنسرت بێ چ نمایشی فیلم و شانۆ بێ یاخود پێشانگای هونەری بێ لە ڕووی دەرونیەوە زۆر یارمەتی هەریەکەکماندا بتوانین ئارامتر بین جگەلەوەی پێشکەوتنەکانی کوردستانمان پێنیشان دەدا توانای هونەرمەندەکانیشمان زیاتر دەردەخا. هەندێک جار هەندێک هونەرمەند هەیە داهێنان دەکات، تەنیا نمایشکردنی چەند تابلۆیەک نییە، هەوڵ دەدات لە پشتی ئەم تابلویانە قسەی دیکەی هەبێ. بەڵێ بێگومان نەک هەر قسەی دیکەی هەبێ بەڵکو قسەی لە مێژا کە هەیە بەڵام ئێمە بەس بە بیستن بینیمانە یاخود لە دوو دێڕی هۆنراوەیەکا بووە یا لە ناو ڕۆمانێکا بووە ئەم هونەرمەندە هەڵەسەت بە وێناکردنی نمایشی ئەکات لەسەر وێنەکردنەکەی و دروستی ئەکات بە وێنە بۆ ئەویکە چۆنەها خەیاڵ ئەدباتە ناو هەندێ وشەوە بەڵام بە چاو کە ئەیبینی شتێکی دیکەیە بە تایبەتی مێژووی کورد خەڵک نووسەرمان هەیە دەینووسێتەوە ئیرەجی قادری ئازەر دەیکێشێت هەر خۆشیان میوانی ئێمن بەڕێز ئیرەجی قادری ئازەر بەخێرهاتن تەکەی رانیتان باش بەخێربێن یاخوا دەستان خۆش بێت پێشانگایکیشتان کردوتەوە لێرە لە هەر ئەو پێشانگایە با بڵین چەند ڕۆژە لەمەوبەر لە فستیڤاڵی مەموزین بوو کە بەڕێزیان بەشدارم من بەجیا پێمان خۆش بوو لەگەڵ خودی خۆشیانە دابنیشتین گفتوگۆ بکەین. بابزانین تابلۆکانی جەنابەت ئەوەی کە من و هەکار باسمان لێوە کرد دڵۆپەیەک بوو لەو کارە هونەری جەنابدێکی خۆت باسی زیاتر لە تابلۆکان. زۆر سپاس و دەکەم هونەری
وێنێکێکی نیگارگەری زۆرتر پێم خۆشە خەڵک بێن تەمەشایکەن من ئەگەر بۆ خۆم باسی بکەم زۆر جارەوە دەڵێم پێویستی بەوە نییە بیکەشمەوە بۆیە زۆرتر پێم خۆشە بێن تەمەشایکەن بەڵام زۆرتر تابلۆکانی من لە سێ بواردا دەکێشرێنەوە یەکیان ئەدەبیاتی کوردیە یەکیان کولتوری کوردیە بەشێکی کە ئێستا بەشە زۆرەکەی ئێستا لەسەر مێژووی کوردی خەریکم کار دەکەن پێم وایە هەر ناسراویشی بە ژیلەمەوە بە مامۆستا ژیلەمەوە بانگت بکەین هەر جوورێک باشە مامۆستا ژیلەمەوە یەکەم جارە پێشانگا دەینی بۆ هەولێر بۆ باشوور بەڵێ ئەوەڵکەڕەتە بە شێوەی پێشانگا هاتم و زۆریش خۆشحاڵم ئەو جوورەی لە دوورەوە دەم بیست دەیان کورد بەتایبەت شێوەکاری زۆر خەڵک بۆ لای نایە منە وڵات چەند ڕۆژ لێرمەوەندە سەرقاڵم کاتی ئەوەندەم نەبووە سەردانێکی نێو شار بکەم زۆر سپاسی خەڵکی هەولێر دەکەم بەڕاستی هونەردۆستن زۆریشان بورە بەرز کردومەوە لە بوارەوە زۆر باشە کاک ئیرەج با هەر وێنەکان ئێستا لەسەر شاشە لە تەنیشتی جەنابتەوە وێنەکان نمایی شەکرێ بۆ ئەو بینەرانەی کە نەیان توانیوە و بێن ببینن حەزەکەین خۆت دانەدانە باسی لێوە بکەیت کە ئەمە چییە باسی چ مێژوویەکات پێم وابێکێک لە هەرە گرنگەکانی کورد ئەم وێنەیەتان وێنەیە کە ئێستا بڵاو دەبێتەوە تایبەتە بە پەڕینەوە لە چۆمی ئەرەس هەروەکی دەزانن پاشۆی کۆماری کوردستان نەما هندێک لە یارانی مەلا مستەفای نەمر وێڕای ئەو دەستیان بە کۆچێکی گەورە کرد سەرڕایەوەی کە سێ وڵاتی دراوسێ بەدوایانەوە بوون کە ئەو جوڵەی کورد لە بین بەرن بەیەکجاری ئەوانە زۆر بە قارەمانانە توانیان دەربازی ئەو دیوی چۆمی ئەرەس بن کە ئەودەم بەدەست شۆڕەوی بلشویک بوو و توانیان ئەقەلەن ئەو نەحزەتە ڕاگرن تا چەندین ساڵ دوایە کە دووبارێکەنەوە زۆر جێگای سەختی هەبوو و کۆچە من ئەو شوێنم هەڵبژاردووە کە بتوانم باس لەوە بکەم کە داهاتووی کورد چۆنە نادیارە ئەو دیویوانێکە زۆر وێنەچی سەرنجڕاکێش ئەوەی کە دەبیندرێ پێم وایە ئەوەی کە دانیشتووە بارزانانی نەمرە وایە ئەمە وێنەی شەڕی قەڵای دەمدەم شەڕی قەڵای دەمدەم یەکێک لە خاڵە گرنگەکانی مێژووی کووردە چونکی بەر لەوە کە ئەو شەڕە قەومێ وەزیەتی کورد بە شێوەیەک بوو دوای ئەو شەڕە یەکجار گۆڕانکاری بەسەرداهات ئەوەندە گۆڕانکاریەکان گەورە بوون کە کارگەریەکەی ئێستاش لەسەر مێژووی کورد دیارە لەسەر ئەمڕۆکەی کورد دیارە جا پێم خۆش بوو بە شێوەی کێشانەوەی نەقاشیەک ئەو بەشە لە مێژووی بێنمەوە بەرچاو خەڵک پرسیار لە خۆی بکە کە تا ئێستا زۆر کەس دەبینم جویان لێ بۆ قەڵای دەمدم کە دەڵێ بەڵێ بەڵێ دەزانم کە لی دەپرسی چیە ئاگادار نییە ئەو نەقاشانە هۆی ئەوەی دەبێت کە پرسیار لە خۆی بکە بچێ بخوێنێتەوە بچێ باشە کاتە ئێستا لێرە باسی خانی لە زێڕی نەکات و کە با بڵێن عوسمان شاه عەباسی سەفەوی بووە کە نەیهێشتووە لە دوای شەڕێکی زۆر دوور و درێژ جا ئەوە گرنگە ئێمە لە مێژووی کووردە ئەوەی کە باسی قارەمانەتی بێ لە چیرۆکە لە گۆرانیەکانە لە شانۆیە هاتۆتە سەر شانۆ بەڵام هەندێک جار خیانەتەکان چۆن نەوترێت نەهاتووە چۆن هەوڵت داوە ئێستا قەڵای دمدم خیانەتێکی لێکرا بەهۆی ئەو خیانەتەوە بوو کە ئەو شەڕە گەورەیە ڕوویدا چۆن توانی تا لەوەش ئیلهامت وەرگرتووە کاریکا بکەیت کارێکم لەسەر هەمەبەگیلیتان کردووە کە ڕاست ئەو خیانەتکارەیە کە لەوێدا شوێنی ئاوەکەی ئاشکرا کرد بەلای دوژمنەوە و هەرچەند کە دوژمنیژی وەفای بۆ ئەو نەبوو هەرە زورێکە و وەفای بۆ هاوڕەگەزەکانی خۆی نەبوو گۆیا بە پێی بیتەکانی کوردی لە بن بەردەکەی قەڵای دمدم کە دەبێتە بەردی دمدم هەر لەوێ بەر تۆپی دەدەن و لە بینی دەبن بەڵام وێنەیەکشم کێشاوەتەوە کە ئەویش لەبەر چاو بێ بە تایبەت کە دزە دەکات دەچێتە ناو خێڵی دوژمن نازانم دەگەڵ بەڵێ ڕەنگە بێتەنە بەڵام ئەوە زۆر گرنگە کە ئەم قسەیە کە دەوترێت مێژوو خیانەتکاران لە بیر ناکات و مێژوو هەموو کەس دەنووسێتەوە لێرە مامۆستا جوان دەستی خستۆتە سەر و بابەتە مێژوو دەشیان کێشێت وێنەیان دەکێشێت جا مامۆستا ئەم وێنەیان ئەمەیان وێنەیەکی دوو خانمی کووردە بە جلوبەرگی کوردی لە ناو سروشت لەمەیان تەنیا ئامانجن نیشاندانی سروشتی کوردستان و وێنەی دوو خانمە یاخود پەیامی دیکە هەیە لە پشت ئەم تابلۆە تابلۆکانم معمولەن بێزگەلەوە کە دایانەوێت جوانی بێنە سەر ڕوو باز لە وەزیەتی کۆمەڵایەتی خۆشمان دەکا پێوەستی مرۆڤی کورد دەگەڵ سروشت ئەوە لایەکێتی ئەو سەختیانەیە کە ژنی کورد بەتایبەت ئەم لە شاری خۆمانەوە دەبینم بەهار و بەهار کردی ئەوەندە دەگەڵ ئەو سروشتە تێکەڵن ئەوە سەردانی سروشت دەکەن بە ماندووبوونێکی زۆر
جاوگۆڵی شاخ و چێو دێنە نێو شار و دەسڕەنجی خۆیان بنەماڵی خۆیان ئابووری بنەماڵی خۆیان بەڕێوە دەبن پێم جوان و خۆشم دێنەوە لەبەر چاومدانەوە زۆر جوانە باش ئەم وێنەیان چێ بەس هەموو وێنەکانی سەرنجی ئەوە بدەیت لە کۆمەڵی ڕەنگی جوانی کوردی چونکە کوردستانی ئەمە پڕە لە ڕنگ و بەهارێکی جوانمان هەیە زستانمان هەیە پایزمانێ هەوڵت داوە لە هەموو ڕەنگەکان سوودان جلوبەرگەکانیش وانە زۆر جوان ئەمەیان چییە دەستەکان ئەمن دوودانە وێنەم هەیە کە لە ڕووی دوودانە نەقاشیم هەیە کە لە ڕووی وێنە کراون ئەوانە تایبەتن بە ساڵی 1916 شاری مەهاباد بەر لەوەی کە کارەساتە مێژوویەکە بێتە پێش بەر لەوەی کە سپای رووسیای تێزار بێت و دەست بە کوشتاری خەڵکە بکاکە لە مێژوودا باسی لێکراوە پێم خۆش بوو دەستم بەوە گەرم کەم کە جارە بزانم شێوازی خەڵکی و سەردەمە چۆن بۆ چون جلوبەرگەکە زۆری گۆڕانگاری کاری بەسەرات بوو یەکێک لە سەختیەکانی کار لەسەر کاری نیگارکێشی لەسەر مێژوو ئەوەیە کە دەبێت پێشتر لەسەر جلوبەرگ ئاسەوارە مێژوویەکان نازانێ ئەماریەکان لەسەر هەمووی لێکۆڵینەوە بکرێت ئەوە نمونەیەکە لەوەی کە لەو 100 ساڵی ڕابردوودا چەندە ئاڵوگۆڕ بەسەر لیباسی و ناوچێدا هاتووە بە تایبەتی پیاوان چون لە ژنان وێنە کەمترە بەداخەوە بەڵام ڕەنگە دەبێت زۆر بە دوایدا بگەڕێت تا ببینەوە ئەوە یەک لەو تابلۆیانە باش وێنەی داهاتوو ئەگەر ببینین ئەمەیان ئەمە وێنەی خانمێکی دیکەی کووردە لە تاقۆسان کە باڵێن فەرهاد بۆ شیرینی هەڵکەندووە تاقۆستان ئەوەیە تاقۆستان نات ئەو وانێکە بیستونە ئەمەش کاتە هەر بۆ مێژووی کوردەگەڕێتەوە بەس بە جلوبەرگێکی کوردە زمانی ساسانیەکانە بەڵام لێرەدا زۆرتر ئەو ڕنگدانەوەی نەتەوەی کووردە کە ئەو شارە شارێکی مێژووی کووردە و بەجلی کوردی لەبەر ئەو جەنابەت ئاماژەت بۆ کرد هەر وێنێک ئەگەر بتەوێ بکێشی ئەگەر بابەتەکە مێژووی بەبێ لە کۆڵینۆ بکەیت لەبارەی جلوبەرگەکە لەبارەی ئەو با بڵێن ماوەتەوە ئەوەی کە تر لە قەڵاکە بێت لە هەر شوێنێک بێت باڵێن ئەگەر باسی قەڵاکە بۆ نمونە هیچ بووە ئەوەی کە وێنایەت کردووە لە خەیاڵی خۆت دواتر کە لێکۆڵینەوەت کردو یان شوێنەکەت بینەوە خەیاڵی تۆ نزیک بۆ لەوەی کە بینیتە وەڵا زۆر یەکیان زۆر من باسی و ئەزمونە بکە کە قەڵای دمدمم دەویست بکەشمەوە ئیسکیسم زۆر بۆ کردبوو نزیکەی سی ئیسکیسم ینی تەرحی سەرەتایی کە لێرە پێم وایە ئیسکێچی پێ دڵێ سی ئیسکێچم کردبوو کە تەرحە سەرەتایەکان بوون بۆ ئەوەی کە دوای ئەوانە بتوانم تێکەڵ یەک خەمەوە بیکەمە تابلۆکە بەشێکی تایبەت بوو بە ئاو ئەمبار و بەفر ئەمبار ینی ئەمباراو ئێمە وای پێ بڵێن ئەمباراوم لە نێو کتێبەکەدا دەخێندەوە کە ئەوەندە ئاوەی ڕدەگرت بەشی ئەوەندە جەماوەری دەکرد بۆ مەسەلەن هەفتەیەک یا بۆ ئەوەندە کاژێرە ئەمیرخانی لابزێڕین دەستور دەدا بۆی کە ئاوەکە پیس نەبێ سەری داپۆشن من فکرم لەوە دەکرد کە سەریان چۆن داپۆشیوە خۆ بدەم ئەو تەکنۆلۆژیە نەبوو کە پرۆفیلی ئاسم بێن یا شتێک بێنە سەری ئاوە داپۆشن گوتم ڕەنگە بە شێوەی گومبەز بوو بێ دەستم پێکرد بۆ خۆم بە عقلی خۆم گومبەزوشتم بۆ دەکێشاوەکە بەو شێوەیە دەبێت ئەو ئینجا مەسەن ئەو پانایە ئەو بەرینایە چۆن بەو گومبەزێک بتوانێت خەڵکی ئەو سەردەمە بە میعماری ئەو دەمە بیشارێتەوە بۆ خۆم کۆمەڵە کارم کرد کە دوایە چەند وەخت تێپەڕی خوشکم لە ئوستانی فارس نزیکەی شیراز چوو بۆ جێگایەک شوێنێکی ئاسەوارێکی تاریخی ئەلەوێ ئاوەمبارێکی چکۆڵەتریدی بوو وێنەکانی بۆ من نردکردیم هەر ڕاست ئەو جوورێ من کێشاومەتەواندایان پۆشیوە زۆرم پێخۆی لە خەیاڵی خۆت زۆر نزیک بەڵا زۆر نزیک بوو مامۆستا هەر هونەرمەندێک کاتێک کە وێنە دەکێشێ ستایل و شێوازی تایبەت بەخۆی هەیە یا خۆت میتۆدێکی تایبەت بەخۆی هەیە تۆ بە شێوازێک کار دەکەی زۆر جار ئەو پرسیارە لە من دەکرێت وەلی ڕاستەکەی ئەمن چۆن بۆ کاری خۆم پلانێکمدانەوە ڕێگایەکی پێدا دەڕۆم ئەو شتێک کە دەمهەوێت پێی بگەم بۆ مهمە هیچ گرنگ نییە بەلامەوە بە شێوازێکەوە دەمهەیە بچم بۆ لای باڵی خیاڵی خۆم دەکەمەوە بەو شێوەیە کە بخۆم پێم خۆشە کار دەکەم ئەوەی کە بڵێن سەبکی من چی یا شێوازی کارکردنەکەم چی ئەوم ئەسپاردۆ بۆ کەسانی ڕخنەم لێ دەگرن زۆرتر کارەکانم ڕێعاڵم باشە جەنابەت ئاماژەت بۆ کرد کە لەسەر مێژوو لێکۆڵینەوەکەی خۆ زیاتر بابەتەکانی بەڕێزت ئەوەیە کە مێژووی کورد بگێڕیتەوە تەنانەت دابوونەریتەکانیش لە هەندێک لە تابلۆکانتە هەیە کە باسی دابوونەریتەکانەکەی بۆ نمونە کۆسە مەڕەنجان کە لە بەهارانە ڕۆشتۆ بۆ وەرگرتی میراتەکان جاو تابلۆی هەر بۆ خۆی هەکار خۆزگە مەجالمان هەبووە بچوینە بمان بینە یەکێک لەو تابلۆ سەرنج ڕاکێشانی
هەر کە ئەیبینی شوێنەکە چێ شوێنی پێشانگاکە مامۆستا ڕوبەڕووی سۆڤان ببوورە هۆتل شرایتۆن جاران دەبێتە تەلارێک بە نێوی تەلاری مێدیا هەلەوێ زۆر باشە ئەمڕۆژیان ماوە جا کە ئەیبینی تابلۆکە ڕێک تۆ یەک تابلۆ بینی بەڵام یەک دابوونەریتی دوور و درێژ دێتە بەرچاو هەستەکەی سەری یەک فیلمی سینەماییەکەی لە زاویەی جیاواز کۆمەڵی خەڵک پێکەنن کەسێک کوژراوە مامۆستا باسی ئەو تابلۆی مام بکە هەرچەند ئێستا پێم وابێت لە لای برادەرانەوە تابلۆنە بەس یەکێکە لە تابلۆ سەرنجڕاکێشەکانی بۆچی باسی ئەو دابوونەریت هەت کردووە ئەم ئارزم کردن پێشتر پلانەکەمەوە بوو لەسەر سێ بەش کار بکەم ئەدەبیات بوو کولتور بوو مێژوو بوو بەشە مێژوویەکە ئەوانن کردیتان بەشە کولتوریەکە زۆر تایبەتە بە خااتریەوەکە زۆربەی و دابوونەریتانە بە پێی ڕۆژ کە دەچینە پێشێ و دنیاکەمان ژیانەکەمان دەگۆڕێ خەریکن لە بیر دەچن ئەو شتێک کە دەیەوێت باسی دابوونەریت بکە دەبێ وەها بێت کە پرسیار دروستکە ئەمن پێم خۆش نییە هەموو شتێک نیگارەکەی من بە خەڵک بڵێ پێم خۆشە پاش ئەوەی دیتان لە خۆیان پرسن ئەوە چیە من نایزانی بچن بە شوێنیا لێ بکۆڵنەوە زۆرتر لە بیر دەمێنێ تێکەڵ چیرۆک دەکرێت ئەوانە بە چیرۆکێکەوە باس لێ دەکرێت کە ئەو دابوونەریتە ئاوا بوو کۆسم مەرەنجان باز لەوە دەکا کە سەرەتای هەموو ساڵێت دەستەڵات بە شێوەیەکی دابی نەریتی دەدرا لە میرەوە حاکمەوە دەدرا بە کابرایەکی ئاسایی بەڕێیەتێک کە دەو نەقاشیە دەو دابەدا پێیان دەکوت کۆسە گرنگ نەبوو حتمما پیاوێکی بێڕێژ بێ ئەو دەو نەقاشیەدا ئەو ساڵە ئەو میرەی کە دەزانێت دەستەڵاتەکەشی چەند ڕۆژە و دوای دیسان دەستەڵات دەکەوێتەوە دەست میری ڕاستەقینە حکمی سنجین دەردەکات میرە ڕاستەقینەکە بوو ئەو چەند ڕۆژەش ناتوانێت خۆی ڕایگرێ لێ دەدا دەیکوژە یەکێک لەو حکمانەوە بۆ کە کچی میرەکەی داوە بە کوڕەشوانێکی کچە میرەکە و کوڕەشوان پێ ئەەکەن لە لاوە خەڵکێکیش کوژراوە گەیشتون بە یەک دوو عاشق و معشوقانیش خۆیان زۆر کەس دەڵێن ئەوە چۆن ئەوان پێ دەکەن ئەوە مردووەوە لە نێو تەقەشادیەکان و لە نێو هەڵپەرکێکەدا ئەوان ئاگیان لەوە نەکردو کە یەکێک لەو تەقانە و پیاوەی پێ کوژرا جابووی ئەوان لە پشتەوە پێ دەکەنن ئەوە کوژراوە ئەو قەڵسیەش لەوێ دیارەوەلی ئەو جێی کە دەم هەبێ گرنگی لە سەردانی مسم بڵێم ئەوەوانێکە تەواوی میرەکانی دیکە خەریکن زەمیە و میرە ڕاستەنەکە دەکەن کە چۆن تۆ دابێکی ئاوا سەنگینت شکاند نەتوانی و چەند ڕۆژە خۆتان مامۆستا هەندێک جار ڕەنگە وشە بەس نەبێ بۆ ئەوەی بە تەواوی مەفهومەکە یاخود وێنەکە لەلا دروست بکە چاو دەبێتە تەواوکاری بۆ خوێندنەوە یعنی ئەمە شاید حاڵی ئەوەینە لە مێژوودا جاران بەر لەوەی نووسین هەبێ وێنە قسەی دەکرد وە وێنە مێژوو جێڕاوەت و تاوەکو ئێستاش ماوە بە تایبەت ئەوەی لای سەردەمی فڕعونەکان و پێش فیرعونەکان و ئەموو ئەمانە کاری نەقاشی وە وێنە توانی وێتی مێژومان بۆ بژێڕێتەوە ئەم کاری تۆ دەکەی هەمان شتە کارێکی زۆر جوان و زۆر پیرۆزە دەمەوێت لەسەر قەڵای دمدم تایبەت پرسیار بکەم قەڵای دمدم تۆ ئامانجێک دێت لە شوێنێکی تایبەت نمایش بکرێت وڵی ئەمن بەشێک لە کارەکانم نە لەبەرەوەی کاری خۆمە پێم خۆش ئەوە داهاتوی کارەکەم ببێتەوە بەڵام بەشێکە لە میراس و مێژووی نەتەوەیمان پێم خۆشە لە جەیەک کە بتوانم ڕایگرن جێگایەک کە تایبەت بە تاکە کەسێک نەبێت جێگایەکەی نەتەوەکەن بێت وە شوێنەوەی زۆرم پێ خۆشە لەبەر ئەو جوورە کارانە جاکە گرنگ نییە کاری من بێت یاکی هونەرمەندێکی دیکە بێت هندێک شت هەن کە ئینەتەوەن تۆ کاری مەسەلەن ئەو گۆرانی بێژەکانی کۆنمان ئێستا دەبیسی خۆی بەشێکی کوردەواری نییە هەمومانە مڵکی نەتەوەیمانە ئەو هونەرە باز لە مێژوو دەکا باز لە ئەدەب دەکا باز لە کولتور دەکا ئەوەی نەتەوەیە تایبەت نییە بە کەسێکی بڵم کاکەەوە بۆ مڵکی ئەو بێ و بیبا لە ماڵە خۆی هەڵاوەسێ زۆرم پێخۆشە لەو کوردستانەدا بۆ نیگارکێشی مۆزەیەکی باشدانرێ ئەو جوورە کارانە کۆکەنەوە هەرە جوورەی بۆ خۆمان پێویستە خەڵکی خۆمان سەردانی بکە و شدووە بیربێنێتەوە و جوانیەکان ببینێ و ئاستی بەرزایی هونەری کورد ببینێ کەسێکی دیکەش دێتە کوردستان وەک دەستکردی ئەو نەتەوەیە بێت سەردانی بکاو ئەوش چێژی لەوەرگێت بەداخەوە هێستا نەکراوە زۆر چاوەڕن باش مامۆستانی ئەوەیە کە بکرێت ڕاستی تابلۆکان زۆر جوانن ناوازن و تایبەتن بۆ نەتەوەی بێگومان هەمیشە ئەوترێت کۆمەڵی کەسمان هەیە کە دێنە بەر شاشێک ئەڵێ شانازی بە کوردستانەوەکەم هەندێک جاریش ئەبێ کوردستان شانازی بە مامۆستایەکی بەڕێزەکو مامۆستا ئیرەج بکە کە دابوونەریتی کوردی فۆلکلۆری کوردی زمانی کوردی جلوبەرگی کوردی هەموو ئەمانە لە ناو تابلۆکانی ئەنەخشێنێت ئەمەوە ئەکات کە کوردستان شوناسی خۆی بپارێزێت
لە ڕووی وێنێشەوە دەستەکان خۆش دووبارە زۆر بەخێر بێ زۆر زۆر خۆشحاڵ بووین ئەم بەیانە دەستپێکێکی زۆر جوان بوو بۆمە دەستان سپاس دەکەم. ئەم جاریان باس لەوە دەکەین لە 16مین پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی کلینیکێکی پزیشکی تایبەت بە بابەتە جوانکاری و نوێشتەرگەریە بچووکە جوانکاریەکان و خزمەتگوزاریەکانی نمایش کردووە. پێویستەکان لە ساڵێکا دووجار بۆ تۆکسەکە دووبارە بکەیتەوە بۆی ئەم چرچانت سەبارەت بە بەشداریکردنی ئێمە لەم جۆرە پێشانگایانەدا هەروەکە بینین ئەمە نەبوو بۆ ڕۆتین یاخود بەبا و کلینیکێک بەشداری بکات لەم جۆرە پێشانگایانەدا. ئێمە بیرمان لەوە کردوێتەوە هەمیشە بە خەڵک ئاشنای بکەین بەرەگەی جاجە. هەنێک خەڵک هەیە فۆبیا و ترسی هەیە بۆ نمونە لە چاندنی مو ئەتسێ لەوەی کاری چاندن و زەرعکردن ئەنجام بات لەبەرەوە لەوانەیە ترسەکەی بە جۆرێک بێت نەتوانێت لە کلینیک سەردانی منیش بکات بەڵام کاتێک لێرە بۆ سەردانی پێشانگایەکە کێت لێرە کلینیکی ئێمە بینێت بوسەکە سەردانمانەکات لە جێوێکی هادی و هێمنە ڕوونکردنەوەیەکی ورد و جوانی پێبەخشێت و پێدرێت بەبێ ئەوەی کە پارێکی سەرفکە بۆەوەی کە سەردانی کە کلینیک بکات. لێرە ڕوونکردنەوەیەکی تەواوی ئەدرێتێت لەسەر کارەکان یاخود لە بارەجاجەکانی ترا بۆ نمونە مەسەر لەسەر گرفتەیەکی ددانی هەیە بە هەمان شێوە ڕوونکردنەوەی تەواوی پێدرێت و بەبێ ئەوەی کە ئەو ترس و فۆبیایی هەبێت کاتێک کە بیر لەوە کاتەوە بڕوان لەسەر کورسی دکتۆرێکدا بنیشە لە بەردەم دکتۆرەکەدا بنیشێت کە ئەو فۆبیا و ترسی ئەڕاوێتەوە. باشە هاتینەوە بۆ لاتان بە زانیاریەکەمان سەبارەت بە کەش و هەوای ئەمڕۆی کوردستانی گەورەیە بۆی بزانین شارەکان بە شێوێت تۆ پێشبینی چیەکەی هەکار هەر دەبێ پلەی گەرمانزم بێتەوە وا پێ لە چاو هەولێر بێوانە وا پێ هەولێر زۆر کەش و هەوایکی خۆشی بابزانین لە کوردستانی گەورە چۆن.
تەوەری دووەمان تەوەرێکی هۆشیاری تەندروستی ئاینی و کۆمەڵایەتیە ئەم بابەتە زۆر زۆر گرنگە و لە ئێستادا پێویستە ضرورەتە لەسەر هەر خێزانێک کە ئاگاداری منداڵەکانی بێ پێویستە لەسەر مامۆستایانی ئاینی بە باشترین شێوە پەیامەکانیان بگەینن و مامۆستایانی قوتابخانە و تەنانەت مامۆستایانی زانکۆش ئەم بابەت بە بابەتێکی گرنگ وەربگرن بۆی بتوانین کۆمەلگاکەمان بە سەلامەتی و بە ساغلەمی بێڵینەوە. ئەمیش بابەتی مادە هۆشبەرەکانە کە چەند ڕۆژێک لەمەوبەریش کۆنفرانسێکی زۆر تایبەت و گەورە لەسەر ئەم بابەتەکرا. ئەم جارە بە شێوازێکی دیکە باز دەکەین. کۆمەلگای ئێمە کۆمەلگایەکی موسڵمانە، بۆیە باشترین ڕێگە کە بۆی بڕۆین ئەوەیە بیسەلمێنین یاخود دەری بخەین ئایا لە ڕووی ئاینەوە ئەم بابەتە حەڵاڵە یاخود حرامە. بەڵێ هەر بۆیە دەبێت پرس و ڕا و ڕاوێژ بە پسپۆڕێکی تایبەت بکەین. دکتۆر هێژا ئەحمەد ئاژگەی مامۆستای زانکۆ کە لە کۆلیژی زانستە ئیسلامیەکان لەگەڵمانە ئەم بەیانیە گفتگۆ لەبارەی ئەم بابەتەوەکەین. بەخێر هاتی دکتۆر هێژا. بیانی باش بەخێر بێ. دکتۆر با پرسیارەکەم ئاوها دەست پێ بکەم. ئێمە لە قورئانی پیرۆز کە خوای گەورە فەرموویەتی خەمر و مەیسەر حرامە. خەمر بۆچی هەر ئەگەر بگەڕێنەوە بۆ ناوەکەی خەمر لە خیمارەوە هاتووە هەر شتێکە دا بپۆشرێت. واتە ئەو خواردنەوەیەوە ئەکات مێشک دا بپۆشرێت غیتاءێکی بچێتە سەر ئیتر هۆشی بەخۆیەوە نەمێنێت. ئەمە لە ڕووی خەمرەوە با بڵێن لە ڕووی خواردنەوەکە کحولیەکانەوە. ئەوەی کە مخدرات یاخود باڵێ مادە هۆشبەرەکان حرامەکات هۆکارەکەی چیە؟ سەرەتا بەیانیتان باش بەیانی بینسەران و بینەرانی کوردستان 24 باش خۆشحاڵم کە لە خزمەت ئێوە لەگەڵ بینەران بتوانین باس لە تەورێکی یەکجار گرنگی کۆمەلگا بکەین. بەڕاستی لە کۆمەلگای ئێمە نابەتەنیا هەموو کۆمەلگایەکان تقریبان ئەو تەوژمە نامۆیە خەریکە تەشەنە دەکاتن لە کۆمەلگاکان بە تایبەتی لە نێوان جیلی نوێ کە تاڕادەیەکی زۆر ناهۆشیارن بە مادە هۆشبەرەکان. اینجا لە ڕوانگەی شریعەتی ئیسلامیەوە سەرەتا ئێمە بابەتێکمان هەیە بابەتی خەمر کەوە معلومە بە نەسی ئاەت لە قورئاندا ئەو بابەتە حرام کراوە. اینجا بابەتێکی دیکەمان هەیە کە بابەتی مخدراتە. ئایا مخدرات هەمان شێوەی خەمر لە خۆ دەگرێت یان نە؟ بێگومان زانایان لەسەر ئەوە کۆکن هەر مادەیەکی هۆشبەر هەر مادەیەک ببێتە هۆکار بۆ ئەوەی کە عەقڵ ئامادە نەبێتن، عەقڵ لە غەیبوبە بێتن، ئەو مادەیە حرام دەبێتن. قیاسن لەسەر خەمر بە هەمان شێوە مادەی موسەکیرات مادەی مخدراتیش لە ضمنی موسەکیراتەکان هەژمار دەکرێت. بۆیە زانایان وا پێناسەی دەکەن هەر مادەیەک هەر شتێک سروشتی بێ یاخود دروستکراو بێ کار بکاتە سەر عەقڵ وا لە عەقڵ بکات کە نەمێنێت بە کەمی یان بە زۆری و هەروەها هۆکار بێت بۆ تەندروستی کەسایەتی لە ڕووی سەحیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ئابوووریەوە وا لەو مرۆڤە بکات لە قالبی مرۆڤ دەربچێت بێگومان ئەوە پێی دەگوترێت مخدر و هەمان شێوە حرام دەبێتن لەسەر تاچی مرۆڤ. زۆر باشە. دکتۆر هێژە بێگومان دەزانین هەر حرامێک کە لە ئیسلامدا هەیە دەبێت حکمێکی هەبێ وایە؟ حکمی مادەی هۆشبەر لە ئیسلامدا چییە؟ ئەوجا ئێمە پێش ئەوەی بینە سەر حکمی مادەی هۆشبەر سەرەتا دێین بابەتێک هەیە لە فقهی ئیسلامیەوە پێی دەگوت پاراستنی ضروریات. ئێمە لە فقهی ئیسلامیەوە یان لە شریعەتی ئیسلامیەوە 5 پاراستنی سەرەکیمان هەیە کە پێی دەگوترێت مەقاصد الشریعە. ئەو پاراستنانە یەکەم لەو حاڵەتانە ینی ئیسلام یان فقهی ئیسلامی ڕێگەی پێداوە مرۆڤ پەنا بباتە بەر شتێکی با بڵێن نادروست ئەوە حەرام. مەسەلەن بۆ نمونە ئینسانێک لە شوێنێکە خەریکە دەمرێت ناچارە مەسەلەن ئەو شتێک حرام حەڵال دەبێت لە هەندێک حاڵەت تایبەت. 5 بابەتمان هەیە ئەو 5 بابەتە بە ضروریاتی دین هەژمار دەکرێت بە ضروریاتی ئاین هەژمار دەکرێت. یەک لەوانە مەسەلەن پاراستنی ئاین، دووەم پاراستنی نەفس، سێەم مەسەلەن پاراستنی عەقڵ، پاراستنی نەسل نەوە و هەروەها پاراستنی ماڵ. هەر یەک لەمانە کۆمەڵێک ڕەهەند لە خۆ دەگرێت چۆن بتوانین ئەو 5 مەبەستە سەرچیەی ئاینی ئیسلام بپارێزین. مەسەلەن مادەی مخدراتیش کاریگەری سەرەکی هەیە لەسەر ئەو 5 شتە. مەسەلەن بۆ نمونە ئەگەر زیانەکانی مادەی هۆشبەر یان مخدرات لەسەر ئاین هەژمار بکەین کاتێک کەسێک مادەی هۆشبەر بەکاردێنێت
لەو کاتەدا ئەو ئینسانە چی لێتێت عقلی نامێنێت کاتێک کە عقلی نەمێنێت ناتوانێت پرشتە ئاینەکان ئەنجام بدات مثلا وەک خدا دەفەرمێ وەیەسوودەکم عن ذکر الله وعن الصلاة يعني وای لێ دەکات کە نەتوانێت ذکری خدا بکە نەتوانێت مێژەکانی بکە لۆ لەبەرەوەی عقلی نەمایە لە ئاینی ئیسلامیش ئەوەیە ئەگەر کەسێک عقلی نەمێنێ دینیشی نامینێ ئەوە زیانی لەسەر با بڵێن ئاین اینجا زیانی تیکرمان هەیە مثلا لەسەر با بڵێن لەسەر نەفس يعني پاراستنی نەفس لە ضرورياتی خمسەیە يعني خدا دەفەرمێ ولا تلقوا بأيديكم إلى التهلكة ولا تقتلوا أولادكم يعني أو بنص آياته كاتك إنسانێکیش تووشی ئەو ئاڵوودەبوونە دەبێت تأثیر دەکات لەسەر ئەوەی کە بە پێی مروری زەمان بە پێی تێپەڕبوونی کات ئەو شخصە لە ڕووی جەسەدیەوە لاواز بێ لە ڕووی تەندروستیەوە هێزکەکانی بپوکێتەوە ئەو کاتە وای لێ دەکات کە خۆی بە هیلاک بباتن ئەوە مەسەلەن زیانەکانی دووەم باش ئەوزە هەر پێنجمان هەیە ئەزە بە خێرایی ئەگەر باسی زیانەکانی زیانەکانی مخدرات لەسەر عقل يعني مثلا ئیسلام اهتمامەکی زۆر گرنگی بە مرۆڤ داوە لە ڕووی عقلیەوە وای لێ کردووە دائیمان اهتمام بە گەشەسەندنی عقلی بداتن هەر لە سەرەتاییەوە کە مثلا دەگاتە تەمەنێک کە اهتمام بدات بە فێربوون لە گەشەسەندنی عقل مثلا اطلب العلم من المهد إلى اللحد يعني داوای زانست و زانیاری بکەن لە ناو بێشکە تاکو مردن کەواتە لێرە ئینسانێک کە ئیسلام ئەوەندە گرنگی بە عقلدا بێتن و ئینسانێک بێت مادەی هۆشبەر بەکاربێنێ ئەو مادە هۆشبەرە وا دەکات کە عقلی ئەو ئینسانە دامە برکێتەوە ئەو عقلی ئەو ئینسانە بکوژێتەوە نەتوانێت گەشەی بە لایەنەکانی خۆی بدات خاڵی ئەوەی دیکە مەسەلەن بە هەروەها لەسەر نەسل مەسەلەن نەوە يعني ئیسلام کەسێک کە تووشی ئەو ئاڵوودە دەبێت لە ڕووی جەسەدیەوە لە ڕووی سەحەتەوە ناتوانێت مەسەلەن زەواز بکات کە کاتێک زەواز ناکات ئەو حاڵەتە مەسەلەن دەبێتە هۆی لە ناوبردنی نەسل کۆتا زیانیش مەسەلەن لەسەر ماڵ يعني ئیسلام زۆر گرنگی بە پاراستنی ماڵدایە سەروەت و سامان کەسێک کە تووشی ئەو ئاڵوودە دەبێت هەرچی سەروەت و سامانی هەیە بەکاری دێنێت لۆ ئەوەی تۆسقالێک لەو مادە هۆشبەرەی بەدەست بکەوێت يعني ئێستا ئەگەر ئەحسایەشیش بکەین هەر کەسێک مدمین ببێتن ئاڵوودە ببێتن بەو مادەیە بێگومان لە ڕووی داراییەوە ئیفلاسی کردووە کەواتە ئەو پێنج ضروریاتە ئیسلام زۆر گرنگی پێدایە و مادەی هۆشبەریش کاریگەری تەواوی لەسەر هەر پێنج مەبەستەکان لە شریعەتی ئیسلامەوەدا هەیە باشە دکتۆر هێژە با بڵێن هەر بە نەسی قورئانیش بێت خۆی گەورە دەفەرمێت داواکە لەو کەسانەی کە با بڵێن مادە مخەمرەکانیان خواردوتەوە نەچنە نوێشکردن باسیەوە کا دەڵێ نوێژ مەکەن وەنتم سوکارە کاتێکە ئێوە سەرخۆشن ئاگاتان آمنوا لا تقربوا الصلاة وأنتم سكارى لە بەکارهێنانی مادە بێهۆشکەرەکانیش ئەوە لە ڕووی هەندێک جاریش عاوەکو وەڵێت کە دەم بە دەم هاتووە باس لە پیسیەکەیشی ئەکرێت باشە چونکە هەر شتێک زەرەر و زیان بە مرۆڤ بگەنێت پیسیش بێت ئەوە ناکرێت مرۆڤ لی نزیک بکەوێتەوە مادە بێهۆشکەرەکان مادە هۆشبەرەکان کە نایڵە عقل بەسەر چۆن لە بەسەر جستەی مرۆڤەوە بمێنێت تا چۆندە لە ڕووی پیسیشەوە پیسەکە مرۆڤ ئالووداکە بۆیە بەو کەسانە ئەوترێت مادە هۆشبەرەکان بەکارێن ئالوودە بە پیسی یا ئالوودە بۆ عادەتە بەخۆی پیسی مانای ئەوە نییە شتێکی بۆگەن بێت مانای ئەوە نییە شتێک کە پیس بێت بۆ جسمی ئینسان شتێک نامۆ بێت بە پەروەردەی جسمی ئینسانەوە مثلا ئەگەرنا سیر بکەی ڕەنگە لە ڕووی مادەوە شتێکی جوان بێت سپی بێت بەڵام لە ڕووی جەسەدەوە پیسە لە بۆ جەسەد قبولی ناکاتن تحملی ناکاتن کەواتە هەر شتێک ئەگەر وەک دەڵێ مثلا منافعیشی هەبیتن لە هەندێک کات بەڵام ئیسمەکەی زۆر گەورەترە و منافع و ئیسمهما ئەکبەر من نەفعهما مثلا ئەوە ئاەتەکە ڕەنگە لە بۆ جانیبێک ئیستیفادەی هەبێ بەڵام لە بۆ جانیبەکانی دیکە بێگومان زەرەر و زیانی زیاترە کەواتە هەر شتێک پیس بێت بە جسمی ئینسانەوە ئەوە نەبێتە هۆکاری گەشە سەندنی جسمی ئینسانەوە یان ببێتە نەمانی عقلی ئینسانیەوە ئەوە بێگومان پیسە لە بۆ ئەو جسمەیە دکتۆر هێژە پرسیاری حکومەکەم کرد گوتت باس لە مەقاسیدەکانی بکەین پاشان باز لە حکومەکەی بکەم حکومی هەر ئەو حکومەیە کە لەسەر خەمر هەیە یان حکومەکەی جیاوازترە بێگومان زانایانی کۆن زانایانی سەردەم کۆکن لەسەر ئەوە کە هەر شتێک
ببێتە هۆی نەمانی عقل، ببێتە هۆی ئامادەنەبوونی عقل، ببێتە هۆی غایبوونی عقل، ببێتە هۆی سەرخۆشکردنی ئەو مرۆڤە حەرامیان دانایە. ئەوجا جاران لە کۆن تا با بڵێن لە سەرەتای ئیسلامەوە تا کۆتایی قەرنی شەشەم شتێک نەبوو بە ناوی مخدرات، بەڵکو هەندێک مەسەڵەن جیا هەبووە وەکو بنج، وەکو حەشیش لە مەناطقی هندستان ئەو مستەڵەحاتانە هەبووە، ئیشان لە سەروانە کردیە. بەڵام دوای ئەوە مەسەڵەن شتی دیکە سەری هەڵدایە وەکو ئافیۆن، وەکو ئەو مادانی ئێستاکەکە ڕۆژ بە ڕۆژ لە تەقەدومە لە ڕووی دروستکردنیانەوە، با بڵێن زانایانی سەرمەزاهیبەکانی چوار کە لە ناو مسلمانان باوە وەکو مەذهبی ئیمام ئەبوو حەنیفە، مەذهبی ئیمام مالیک، ئیمام شافعی، ئیمام ئەحمەد، ئەوانە هەمویان کۆکن لەسەر ئەوەی هەر شتێک سەرخۆشکەر بێت بە کەمی یاخود بە زۆری حرامە. زانایانی نوێژ وەکو دکتۆر یوسف القەڕەضاوی، وەکو سید سابق و وەکو مەسەلەن مفتی دیاری مەسری پێشوو یان لیژنەی فتوای ئێستای مەسەلەن با بڵێن سعودیە کە معتەبەرە لە ناو عالەمی ئیسلامیە و هەروەها لیژنەی فتوای خۆشمانی هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە، یعنی ئەوانش هەمووی کۆکن لەسەر ئەوەی هەر مادەیەک ببێتە هۆکار بۆ سەرخۆشکردنی مرۆڤ بەکارهێنانی بەکەمی بە زۆری حرامە. وەک ئەوەی ئیشتشارە بەو حەدیسە دەکەن كل مسكر حرام، يعني هەر شتێک کە سەرخۆشکەر بێت بێگومان لە ئاینی پیرۆزی ئیسلام حرامە. بەڵێ ئێمە سپاس دەکەین دکتۆر هێژە ئەحمەداشگەیی کە ئەم بەیانیە لەگەڵمان بوویت و کۆمەڵە زانیاری گرنگی لەو بارەیەوە خستە ڕوو بۆ هیوای کە ئەو کەسانی کە تووشی ئەم مادە بێهۆشکەرانە بوون بگەڕێنەوە شیاو بکرێنەوە بۆ ناو کۆمەڵگە و بۆ ناو ژیان و لەو نەخۆشی و لەو دەردا ڕزگاریا بچکە هەروانە بە نەخۆشیش ناو دەبرێت. سپاس دەکەین کام ئەگەر بکرێ مەسەرەن لێ خولە کەمتر تەوسیە بەڕاستی زۆر گرینگە. ئێمە ئەو تەوژمە تایبەت نییە بە مامۆستایانی ئاینی، تایبەت نییە بە با بڵێن کاربەدەستان، تایبەت نییە بە ڕۆڵی برا ئاسایشەکانمان یان برا پۆلیسەکانمان. بەڕاستی ئەوانە ئەرچیان یەکجار قورسە، بۆیە لەسەر هەموو تاکێکی کۆمەلگا لە گەورەوە تا بچووک پێویستە هەمومان بە یەک دەنگ ڕوبەڕووی ئەو تەوژمە نامۆیە، ئەو تەمژمە پیسە کە بە ڕۆکی کۆمەلگای ئێمە و تەواوی کۆمەلگایەکانی دیکەی گرتووە نەک تەنسیبی بکەن یان تەسبیتی بکەن بەسەر یەک جێهاتێک. بۆیە هەر یەکەوە لە لای خۆمان دەتوانین بە کۆمەڵێک زانیاری بە کۆمەڵێک شت لەو بابەتە دەوروبەری خۆمان هۆشیار بکەینەوە. بێگومان ڕۆڵی ئاسایشیش لەو بابەتەیە زۆر بە نرخ دەسەنجێنین، هیوادارین کۆنتڕۆلی تونتر و زیاتر بکەن لەو ئەوەی ئەو مادەیە لە ناو کۆمەلگای ئێمە بەرەو نەمان بچێت. زۆر سپاس بۆ ئێوەش خۆشحاڵ بووین. لە نێو گوندی گریزەی سەی سادق هاوڵاتیەک لە نێو حوشەکەی ماڵەکەی خۆی ئەنتیکەخانەیەکی دروست کردووە، ئەوە دەبێتە جێگەی سەرنجی دانیشتوانی گوندەکە و دەوروبەری. کۆنترین پارچەی ناو ئەنتیکەخانەکەش تەمەنی زیاتر لە سەدەیەکە. وڵای ئەم پارچانەیە کە هەڵگیراون ئەمە زیاتر چەند شتێکی لە باوکمانەوەمان ماوەتەوە، ئەوی تەمان لە باوکی بۆی ماوەتەوە. ئێمە حەزمان کردەوە شتان لەفەوتێن وەکو کەلتورێکی کوردی حەزەکەی شتانە بێ ئاشنایکەین بەو جیلە تازەی کە دوای خۆمان تێت. چەند شتێکی تایە لەو چێ جیلێکی تازەی نەزانێ شتە هیچ چیە بۆچی بەکارتێ. زیاتر ئەمانەیە مێژی نەتەوەکەمان نەفەوتێت زیندووکەینەوە. وڵایی ئەیان کڕم زۆریشی خەڵک هەر ماڵی ئەوە بە هەدیە بۆمان تێرن پێشکەشیەکەن بە مۆزەخانە. شتەکان هەوەی کە بۆم هاتووە ئیستا بۆ نمونە ئەمە ژنێکی بەڕێزی خزمی خۆمانەوە کچێکی ئامۆزان بۆ یاوردوم وەکو هەدیە تێرنی دایانێن لێرە و حەزەکەن ئەو شتانە بمێنێتەوە لێران نەفەوتێت. هەتا بتوانانی گەورەتری کەین. ئەمە ئێستا شوێنەکەمان تۆزێ بچووکە ئیتر ئەمان تێ ئیشتر گەورەتریش یەکەین بە تەمام دوو هۆ هێوانی گەڵ بکەمەوە وەکو کورد بەر بە دار و بەردوشت بیکەمە و لەوا گەورەتی کەین شتەکە لەبەرەوەی تەلەبە بە تەمای تەلەبەی زانکۆ تەلەبەی مەکتەبەکان دەرچووەکان بێن لێرە دەرزی لەسەر بخوێن ئەو شتانە ئاشناکەن بە مامۆستاکان مامۆستا بەڕێزەکان بێن ئاشنایکەن بەو جیلە تازە نیسە بۆ من لە ڕەنگە خەڵکی بێ نەزانەمەی چییە.
ساڵی 1970 زینی ئینگلیزی ئەسلی ئەمە بۆ لە باپیرمان ماوەتەوە بۆ باوکمان لە باوکمانیش ئەویش کە وفاتی کردو ماوەتەوە ئێمەش پاراستومانە تقریبان ئەوە گەردە مێژۆگەی گەردەوە بۆ 6 ساڵ پاراستومان گو خۆی ماوەتەوە لەبەرەوەی کە بمێنێتەوە لە فەوتێ دوای ئەمەش ناڵین بە فەوتێ شتە هیچیش هەر مەرغوبە بڕنەوی کورتە مێژۆگەی گەردەوە بە 20ەکان ئەمە ئاوادە کردوەی کەسێکیان دابین دەبێت ئەوە ئاوادێدا هەوای ئەمە هەوا دەرەکە لێوە ئەو وینەی گەشت کردو ئەو خەڵزی گەشتەوە ئیشی ئاسنگەری کوورە بەمەکراوە ئەمانەی کە بینیتان هەموو ئەو بابەتانە بوون کە لە پرۆگرامی ئەمڕۆی بانی 24 بۆ ئێوە ئامادەکرا بوو بە دڵێکی زۆر خۆشەوە بۆی کە ئێوە بینەری ئێمن هەمیشە هەوڵە دەین کە باشترینەکان لە دڵێکی زۆر ئارام و ئاسوودەوە بۆ ئێوە بگات بۆی کە دڵی ئێوەش ئارام و ئاسوودە بێ هەمیشە ئامانجی بەیانی 24 باشترکردنی ڕۆژێکی باشە و دەستپێکێکی باشە و هۆشیارکردنەوەیە تێکەڵبوونمانە لەگەڵ بابەتە هونەری و ئەدەبیەکان زۆر سپاس بۆ ئێوە کە تاوە پێستا بە دیار بەیانی 24 و دانیشتون بە هیوام ڕۆژێکی زۆر باش زۆر خۆشتان هەبێت خواتان لەگەڵ